ڕێزمان و خوێندنەوەی کوردی بۆ پۆلی چوارەمی بنەڕەتی لاپەڕا ژمارە 20. بابەتی ناوی هەموومان کوردیە. لا پشووی هاوین کۆمەڵێک کوڕ و کچی زیرەک لە گەڕەکی ئێمە بڕیاریاندا کە پێکەوە بچنە خولی فێربوونی کۆمپیوتەر. یەکەم جار چوونە بنکەی فێرکردن و ناوی خۆیان نووسی. لە یەکەم ڕۆژی خولەکە مامۆستا کامەران هاتە ژوورەوە بە خێرهاتنێکی گەرمی فێرخوازانی کرد و خۆی پێ ناساندن. گوتی: ناوی من کامەرانە، هیوای کامەرانی و سەرکەوتنتان بۆ دەخوازم. واتە چونکە ناوی خۆی کامەران بوو، ڕستەیەکی بەکارهێنا، لەو ڕستەی ناوی خۆی لە ڕستەکە دانا. لە دواییدا داوای لە فێرخوازان کرد کە ئەوانیش خۆیان بناسێن و ئەگەر بتوانن ناوی خۆیان لە ڕستەیەکدا بەکاربهێنن کە پەیوەندی بە ناوەکانیانەوە هەبێت. ناوی من ئازادە. باوکی من لە ڕێگەی ئازادی کوردستان شەهید بوو. یەکێک لە خوێندکارەکان ئەوها خۆی ناساند. خوێندکارێکی دیکە: ناوی من کوردستانە. کوردستان وڵاتی ئێمەیە و وەک بیلبیلەی چاومان دەی پارێزین. یەکەکی دیکە: ناوی من سەفینە. سەفین چیایەکی بڵندە و دەکەوێتە ناوچەی شەقڵاوە لە پارێزگای هەولێر. ناوی من گەشبینە. هەموو کاتێک گەشبینم چونکە کورد دڵسۆزی دۆزی خۆیانن. ناوی من زانایە. کورد پێویستی بە مرۆڤی زانا و وشیارە. ناوی من هێڤیە. هیوای ئازادبوونی سەرتاسەری کوردستان دەخوازم. لێرە ناوی هێڤی لێرەش نووسرایە هیوا. ئەوەی ڕاستی بی هەر یەک مانای هەیە، بەڵام دەبوایە دیسان بنووسن هێڤیە ئازادبوونی سەرتاسەری کوردستان دەخوازم، بۆ ئەوەی ناوەکە وەکو خۆی لە ڕستەکە هەبی. ناوی من هەڤاڵە. من هەڤاڵ و دۆستی هەموو گەلانم. ناوی من هەرمانە. کورد هەردەمێنێ، هەرچەندە دوژمن و نەیاری زۆر بن. مامۆستا کامەران سوپاسی کردن بۆ ئەوەی کە ناوەکانیان کوردیە، چونکە ناو ناسنامەی نەتەوەیە و شانازی پێوە دەکرێت. واتای وشەکان: لێرە وشە، لێرەش واتە یان مانایەکەی. گەڕەک واتە تاخ یان ڕەندەک. فێرخواز خوێندکار یان قوتابی. بیلبیلەی چاو واتە گلێنەی چاو یان بیبیک. بڵند واتە بەرز. گەشبین واتە ڕووناکبین و بە ئومێد. نەیار واتە ناحەز یان دوژمن. دەچینە لای ڕاهێنانی ژمارە 1. وەڵامی ئەم پرسیارانە بدەوە. پرسیاری ژمارە 1: کوڕ و کچانی زیرەکی گەڕەک بڕیاریاندا بچن بۆ کوێ لە هاوین؟ بڕیاریاندا بچن بۆ
خولی فێربوونی کۆمپیوتەر، خۆیان فێرە بەکارهێنانی کۆمپیوتەر بکەن. پرسیاری ژمارە 2: مامۆستا کامەران چۆن خۆی بە فێرخوازان ناساند؟ مامۆستا کامەران ئەوها گوتی ناوم کامەرانە و هیوای کامەرانی و سەرکەوتنتان بۆ دەخوازم. پاشان پرسیاری ژمارە 3: 6 ناوی کوردی بۆ کوڕان و 6 بۆ کچان بڵێ. ناوی کوڕان و کچان ئەوەی ڕاستیبی هەموو کەس دەتوانی بە خۆی ناوەکان، ناوی بۆ وێنە هاوڕێیەکانی یان ناوی خوشک و برایەکانی بنووسی. لێرە من پێویست ناکە ئەو پرسیارەی وەڵام بدەمەوە. ڕاهێنانی 2: ڕاست و هەڵا لەم ڕستانەدا دەستنیشان بکە. پرسیاری ژمارە 1: دەخینینەوە بزانین ڕاستە یان هەڵەیە. کۆمپیوتەر ئامێرێکی بەسوودە بۆ قوتابیان. ئامێرێکی بەسوودە یان نا؟ هەموو کەس دەزانی کە کۆمپیوتەر بەسوودە، نەک تەنیا بۆ قوتابیان بەڵکو بۆ هەموو ئەوانەی بەکاری دەینن بۆ کار، بۆ ئیش، بۆ خوێندن و بۆ لێکۆڵینەوە، بۆ زانست، بۆ یاری. کاتە کۆمپیوتەر ئامێرێکی بەسوودە. پرسیاری 2: نابێت ئێمە بەشداری لە خولی کۆمپیوتەر بکەین. لەبەر چ نابی؟ کاتە ئەوە هەڵەیە، دەبی بەشداری بکەین، ئەوە هەڵەیە. پرسیاری 3: ناوی کوردی ناسنامەی نەتەوەی ئێمەیە. ئەو ڕستەیە ڕاستە، چونکە ناوی کوردی ناسنامەی نەتەوەی کوردە. پرسیاری 4: ناوی بیانی لە ناوی کوردی خۆشترن؟ ئەوە دەگەڕێتەوە هەر کەسەی چ ناوەکی پێ خۆشە یان پێی خۆش نییە. بەڕای من ناوی کوردی زۆر جار یان هەموو جار لە ناوی بیانی خۆشترە. پرسیاری ژمارە 5: ئەمڕۆ زۆربەی قوتابخانەکانی کوردستان کۆمپیوتەریان هەیە. ئەوەی ڕاستیبی ئەمن نازانێ، بەڵام زیاتر پێدەچی ڕاست بی. زۆربەی قوتابخانەکان کۆمپیوتەریان هەبی، کاتە دەتوانین بڵێین ئەو ڕستەیە ڕاستە. ئێستا چالاکیەکە چییە؟ خوێندکاری خۆشەویست. ئەم ناوانە چ واتایەک دەبەخشن؟ ئەو پرسیارە لۆ خوێندکاری پۆلی 4 هەتا ڕادەیەک زەحمەتە، چونکە ڕاستە زۆر هەموو کەس جێی لەو ناوانە بووە بۆ وێنە شێرزاد، ئازاد، ڕێبین، نەورۆز، نازدار، شیرین، بەڵام زۆر ئاسان نییە بزانین واتای ئەو ناوانە چییە. و بەداخەوە زۆر کەم کتێب یان ماڵپەڕی ئینتەرنێت هەیە کە بە زانستی باس لە واتای ناوەکان بکە. ماڵپەڕ هەیە، ماڵپەڕی تاکە کەسی، بەڵام کەس نازانی ئایا ئەو شتانەی لەوێ نووسرایە لە فەیسبووک یان لە جێی دیکە ئایا هەتا چەند ڕاستە. کاتە پێویستە ماڵپەڕی فەرمی هەبی یان کتێب هەبی دەربارەی ئەوەی کە بزانین ئەو ناوانەی کوردی مانایان چییە، واتایان چییە، و بچین لەوێ وەڵامەکان بینین. کاتە خوێندکار هەرگیز بە خۆی ناتوانی بزانی ئایا شێرزاد مانای چییە. ئەمە لێرە هەوڵ دەدەم تۆزێک ڕوونی بکەمەوە. شێرزاد هەموو کەس دەزانی کە یەکەم بڕگە لێرە شێر، لە شێرەوە هاتیە، ئێرە شێر.
زاد واتە نەوە یان منداڵی شێر یان بێچووە شێر کەواتە واتە لێرە شێرزاد واتە کوڕی یان کچی زیاتر ناوەکە ناوی کوڕانە نەوەی شێرەکان یان شێرزاد. دیسان ئازاد لێرە بە واتای یەکێک ئازادە یەکێک سەربەستە کەواتە لە ژێر دەستان نییە بڕیاری خۆی بەدەستە خۆیتی ئەوە ناوی ئازادە. ئازاد بوون و ڕزگار بوون و ئەو شتانە. ڕێ بین ڕێ لێرە واتە ڕێگە و بین واتە دیتن کەواتە بەمانای ئەوەیە کە ئەو کەسە ڕێزانە ڕێو شوێنی دەزانی کو دەڕوا ئیشەکانی کو دەکا کارەکانی کو دەکا. نەو ڕۆز دیسان لە دوو بڕگە پێک هاتیە نەو واتە نوێ ڕۆزیش واتە ڕۆژ ڕۆژێکی نوێ یان ساڵێکی نوێ چونکە لە کوردی وشەی نەو پێشترێ لە جیاتی نوێ نەو بەکاردەهات کاتە زۆر وشەمان هەیە بە نەو دەست پێ دەکا وەکو نەو جەوان واتە گەنج و جاهێڵ نەو شێروان دیسان نەورۆز نەو نەمام کاتە نەو واتە نوێ. نازدار دیسان لە نازەوە هاتیە دار واتە خاوەن وەکو ئەوەی وایە ڕێزدار لێرەش نازدار ناز واتە لێرە یەکێک خاوەنی نازی پێدرایەیان زۆر ئاگایان لێ بووە هەموو داواکاریەکانیان هێناوەتە دی بە تایبەتی منداڵی گچکە زیاتر بە ناز دەبن یان نازدارن یان نازیان هەڵدەگیرێ. شیرین هەموو کەس دەزانی شیرین ئەو تامەیە کە تامی شیرینی وەکو شەکر و شیرەمەنی دیکە بەڵام لێرە شیرین بە واتای ئەوە شتێکە یەکێک ئێسک سووکە یان قسەی خۆشە شیرینە لە هەڵس و کەوتی و لە ڕوخساری. ئەوە تۆزێک دەربارەی واتایەکان. ئەمن واتای ئەو ناوەم لە ماڵپەڕە چینە ئێستا ماڵپەڕەکە نیشانتان دەدەم هەتا ئەو ماڵپەڕەیە کورد فۆلکلۆر کە لێرەش دەبینن لەسەرەوە ناو نیشانەکەی هەیە لێرە بە زاراوەی کرمانجی زۆر بە جوانی باسی ناوەکان کرایە وەکو دەبینن ڕێبین نووسرایە ڕێناس یان ڕێزان یان ڕێبەر کەواتە ئەو مانایە هەیە ڕێبین. لێرە هاتمە کۆتایی لاپەڕە 20 و 21 و 22 دێما کۆتایی ئەوانەیە هەتاوانەیەکی نوێ هەر بژی.